کوێ شوێنێکت دۆزیوێتەوە بە پەلەی ها ئەوە چیتە ئەمە چیەلات هیچ نییە ئەوە چییە بمدەوە یادگاری مادگارە وتم بمدەوە هیچی ئەمە هیدایەتیانە بەرخۆڵەیدایە هی خۆشەویستەکەتە پێت دەڵێم بمدەوە هۆپ هەر بجوڵەی فڕێ دەدەم وەڵڵا سکم پێ دەستفتێ ئەگەر دەتوێ بیگەڕێن و احترافکە تۆ شوێنی پارەکانم پێ بڵێ منیش دەدەمەوە چەند جا پێم وتونە من نەم کردووە فۆرەهەی دەبەنگی سەرسەری ئەوەت بە من نەوت هەی لەگەڵ ئەوانی تر چی دەکەی بۆیە تۆ پێم بڵێ منیش بەوان دەڵێم دڵخۆش دەبین ها نازانم باش دەیزانی نەکەی ئەم جەرمە ماڵەکردنە مرۆڤ شێر دەکا ئەم سزادانە مرۆڤ ناخەوە توێنێتەوە بەڵام ئەم هەڵسو کەوتانە نەیان توانێ عومەر بکوژن هیچ زەیەک عومەری تەواو نەکرد بەرگەی هەموو ئازارێکی دەگرت بەڵام ئەو خۆشەویستەی کە لە مردن بەهێزترا عومەری کوشت ڕۆژێک منی بۆ لای خۆی بانگ کرد ئەو کاتە زۆر متمانەی بە من دەکرد من دووەمین پیاوی ئەو بووم پێی وتم با لە سەرتاوە دەست پێ بکەینەوە با 5 پیاو بمێنێتەوە ئەوانی تر بەڕێکە ئەمر دەکەی یەکێکم بۆ بدۆزەوە لە ئێمە نەبێ کەسێک بێ پیس نەبوو بێ کەسێکی پاک بێ باشترە خاڵۆ پلانێکی لە مێشک بوو پلانەکە پێویستی بە کەسێک بوو لە دەرەوە ئەو وای دەویست هێنام خاڵۆ پیاوێک بوو بە ناوی کەریم خاڵۆ هەندێک کتێبی دانە ناودەستی ئەمانە بخوێنەوە دێ تووشی شەڕێک بوو لەوێ کوژرا لە جیهانی ئەمەدا بڕا چون کەسێکی ترم بۆی دۆزیەوە ڕێک وەکەوەی تۆ دەتەوێت دەڵێ بێتاوانم لێرە هەمومان بێتاوانین خوارزە دەڵێ خیانەتیان لێ کردوم هەمومان خیانەتمان لێکراوە بەس دەپرسێ بۆچی 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 خاڵەوە لە زیندان نییە مردووە ئەو کەسەیە کە تۆ دەتەوێت تۆڵە تۆڵەی دەوێ خاڵۆ لە هەموو شتێک زیاتر تۆڵەی دەوێ بەڵام جارێ ناتوانێت درەوشانەوە لە ناو چاویدا درەوشانەوە هەیە بۆ ئەمە خۆ سەیری کە خاڵۆ بەڵام پەلە بکە خۆی ناگرێ پلیتەکە بەوە ببڕا ئەو منداڵە ئەگەر ئەو منداڵە بێتە منداڵی ئەمە سواری ئەو شەمەندەفەرەی ناکەین خوارزە عومەر وەرە وەرە زۆر کارت کرد ئێستا پشوودە بڕۆ حەوشەکە هەوایەک وەرگرە عومەر تەواوە عومەر
تۆشە چ دەکەین هەبێکم هەیە نەخێر خۆت بە چ زانین کورە بۆ سەلام دەکەی وەڵامی سەلامان نادەیەوە ئەو هەڵێ ڕێزە نابێتەوە جەمێ نەبوو ئەوە کفری کرد ئەوڕۆ کوتایتە ئێتراف دەکەی بیکرد ئەگەر نا لێمدا وتم لێمدا پێتە ناڵێم تێگەیشتی چی دەکەم بیکەن بەدوای چی دەگەڕێ کوڕە چ دەکەی پیرە واز لێ بنێ ئەو ڕامز قەرەندەرە ناوێرن لێیدنها واستان لێ هەنا کاک ڕامیز بەدەست من خۆت تووشی بەڵایەک مەکە ئێرە مەیدانی تۆ نییە ئەمە بەندیخانەیە و قسەی من دەخوا بیبەرە دەرەوە ئەو کوڕە لێرە دەمێنێتەوە کاک ڕامیز دەیبەنە ژوورەوە تاکو چاکی بکەنەوە من چاکی دەکەمەوە کارم لەگەڵ تۆ کۆتایی نهاتووە İkiz kuledir bunlar. New York'un güneyindedirler. Manhattan'ın güneyindedirler. Dünyanın en büyük kulelerinden iki tanesidir. Ve bir uçakla 80. katına giriliyor. Şimdi birazdan o kulede çalışan هێنا ماما canlı yayın konuğumuz olur. سەیری تەلەڤیزۆن دەکا O kulenin bütün iç yapısını alacak. سێری ئەمە بکە ڕۆڵە لەوە قیامەت هەستاوە İşte bu kulede, ikiz kulede gerçekleşiyor. چەندی مانگە 11 ئەلولە ماما O kulenin bütün یازدەی ئەیلولی 2001 ئەم بەروارەت لەبییر بێڕۆڵە o kulenin bütün ئالەم بەروارەوە نە دنیاوەکو خۆی دەمێنێتەوە نە تۆش وەرە دانیشە لێ ڕانجۆ دوو پیاڵە چای بێنە sevgili seyirciler, yerel saatte saat 8.25. Yerel saat, yani bizim saatimizde 16.55. 7 saat vardır Amerika ile aramızda. چارە نووسمان بۆچی لە ناو لە پێی دەستمان نووسراوە دەزانی بۆ تا لە کاتی پێویستە بتوانین بیشارینەوە ئەی بۆ بیشارینەوە چونکە هێز لە شاردنەوەدایە کەس چارە نووسی ڕاستەقینت نازانێت پیاو مامۆ ڕووی نادات هەموو کەسێک باش بخوێنەوە وەرە کوڕی خۆم تۆزێ هەوا هەڵمژی لە ئاسماندا
ئەستێرەکان دیار بن. هەست بە ئازادی دەکەی؟ سیرکە منیش بە تەمامم ئەوە بڵێم. پیاو لێرە بێ هەر ئەوەندە هەست بە سەربەستی دەکا. ئێمە بۆ لێرەین. هەوا هەڵدەبژین ڕۆڵە. دەردی دڵیش دەکەین. گازەندەت چییە ها؟ هیچ. گلەیم لە چی هەبێ؟ تاکە کەس تا ئێستا بەخشندان هەڵسکۆپ لێگەکردم تۆی. باشە بۆچی من بۆ دەستێکی تینوی یارمەتی دەستم درێژ کرد. نەدەبوو درێژی بکەم؟ یانی بەڕێکەوت بوو؟ کەسێ باوەڕی بە چارەنووس هەبێ باوەڕی بەڕێکەوت نییە. هەر کەسێکیش باوەڕی بەڕێکەوت هەبێ ناتوانێت چارەنووسی لە ناو دەستی خۆی بشارێتەوە. سێریم کتێبانە بکە، هەڵیان گرە و بیان خوێنەوە، دواتر بۆمیان بگەڕێنەوە. تۆ چیت لە من دەوێ؟ پرسیارێکی تر هەیە لە وەڵامی ئەو پرسیارە گرنگترێ ڕۆڵە. ئەسڵەن تۆ چیت لە من دەوێ؟ دەیلای تۆمان خۆش کە ئازاد کرای چی دەکەی عومەر؟ سزاکەم زیندانی تەهاتایە مامە. ئازادکراین چی؟ باوا داینین تۆ ئازاد دەکرێی. چی دەکەی؟ سێرکە عومەر ئەوە چوارەمی ساڵە لێرە پێکەوەی وانە؟ هەموو شتێکت بۆ باس کردومە. بوختانیان بۆ تۆ هەڵبەستووە، خیانەتت لێکراوە. بۆیە کە ئازاد کرای چی دەکەی ها؟ واز بێنە مامە، واز لەو شتانە بێنە. کە پرسیارێکی لێکرا وەڵام داوە بەربووی چی دەکەی؟ دەمەوێت بزانم چێ وای کرد مامە. عەلی یان جەنگیز چێ وای کرد ئەیشان درۆ بکە؟ بۆ درۆی کرد؟ بۆ؟ نامەوێت بمرم بیاوەی ئەمانە بزانم. با بڵێین ئەوانەت زانی ئەو کات چی دەکەی؟ بە تەمای چیان لێ بکەی؟ ئامادەی؟ ئێستا کێ دەبینی لە بەرامبەرت؟ کێ دەتەوێت بیبەزێنی؟ عەلی ئەو جارە کێ دەبینی لە بەرامبەرت؟ جەنگیز تا هێزی ڕاستەقینەی خۆن نەدۆزیەوە ناتوانی بیان بەزێنی. دەیبینی بەم شێوەیە نابێ. نابێ. ئەوە تۆ چی دەکەی کوڕم؟ وەرەقەکانم لەبەر دەکەم. یەک جار سەیری وەرەقەکە بکە، دواتر سەرت بڵندکە و سەیری دەوروبەرت کە. ئەوان وەرەقە سەرەکیەکانن. یەکەم جار دەوروبەرت بخوێنەوە، اینجا وەرەقەکانی خۆت بخوێنەوە،
وەکو یاری منداڵان. دانیشن دانیشن. تۆ لەگەڵ من دەی لێکۆڵینەوەتەیە. ئێواز بکشێنەوە دای. سەیری کاگرامیس مەکە، هیچی پێ ناکرێ. ئەمرەکە لەسەرەوەیە. چاویلکەی ناوێ. ئەو شوێنەی بۆی دەچی پێویستی بەبینین نییە. تەنها پێویستی بەگوێیە. دەبێت سنوورێک بۆ هەندێک کەس دابنرێ. نابێت کەسانێک بە ئارەزوو خۆیان بربەست بخەنە پێشکارەکەمانەوە. دەبینن چۆن وەک گوڵەگەنم لەسەر خاک دەتان دوورینەوە. وا مەزانە لە بیرم کردووی. کوڕە لە بیرت ناکەم. چاوەڕێکە ڕۆژێک نۆرەی تۆش دێ. چی دەکەی؟ بەگوێ ئەو زابتە دەکەم. چاوەڕێم تا نۆرەم دێت. دابەشیکە. کی ناسک و نازدارە ها؟ چۆنە هەڵخەڵەتە نەرە. ناشایانی نییە. سپاس خاڵ. ئەو هەڵخەڵەتە نەرە دەبینی قماربازێکی زۆر باش بوو. ڕۆژێکیان چەند پیاوێک خستیانە ناو پێشبەرکەیەکی گەورەوە. بەڵام چی؟ تووشی قەرزێکی زۆر بوو. پیاوەکان باشیان گوشی. سفریان کردەوە. ئەسپێکی هەبوو. وەک کچی خۆی خۆشی دەویست. جگەلەوە شیشێکی گەورەیان لێدا لە بەرچاوی ئەو لە ملی تا بنی پێی ئەسپەکەیان شەق کرد. لەو ڕۆژەوە ئیتر سواری ئەسپ نەبوو. سواربوون لە لایەک. ئیتر هیچ شتێکی تری خۆش نەویست. بە جوێری دڵخۆشەکەی هەیە کەوایە چاکەیەکی گەورە لەگەڵی کرد. هەم بۆ ئەو هەم بۆ خۆمان خوارزە. ئەو کاتێک کە شتێکی خۆشەویست دەکەیتە ئەمانەتی یەکێک دەتوانی دواتر ئەو شتە بەکاربێنی. سێرکە بە ئەم بەکارهێنانە بۆ تۆ بێ. هەڵخلەتە نەر ناوێکی لێ دەنێ ها؟ وەک ئەوەی تر خاڵە ناوی دەرێم ئەسانە. ئەسانە ناوێکی خۆشە. یەکێک دەیان بن دە کەسیش ماوە لێکۆڵینەوەیان لەگەڵ بکرێ. حاڵەکە باش نەمامە. باوەڕ ناکەم حاڵی ئەو مناڵە باش بێ. ئێمە نابێت بەم شتانە بێ هیوابین ڕۆڵام. بەم زوانە ژووری بەندکراوەکان جودا دەکرێتەوە. سێرکە ئۆمەر وردە وردە دەبێ بە خۆداگات لە خۆت بێ. لەوانەیە پێت شاد نەبمەوە. باشە ماوە پێم بڵێ چ جیاوازێکی هەیە؟ هەر چۆنە بێ هەردووکمان لەم بینایە ژیانمان کۆتایی دێ. وەرە با کەمێ لێرە دانیشین. سێرکە ئۆمەر ڕێگایەکی دوورم لەگەڵ تۆ بڕیوە. بەڵام هێشتا شتێکی کەم ماوە. زۆر قسەمان لەبارەی ڕووداوەکەوە کرد. ڕۆژی خیانەتکردەکە لە تۆ بەڵام بەوەردی چۆن ڕوویدا؟ پرسیارت لە خۆت نەکردووە؟ مامە هەموو ڕۆژە دەپرسم هەموو دەقیقەیەک هەموو ساتێک. سێرکە ڕۆڵم بۆ ئەنجامدانی پیلانی دزیەکی لەم شێوە چەند کەس پێویستە دەزانی؟ 4. یەکەمیان
زانیاری کۆ دەکاتەوە بۆ جێبەجێکردنی پیلانەکە. ئەو کەسە پێویستە زۆر شارەزای شوێنی دزیکردنەکە بێت. بە گوێرەی ڕووداوەکەی تۆ کێ ئەو کەسە؟ جەنگیز. دووەمیان پیلانەکە جێبەجێ دەکا. دەبێت کەسێکی جنگاوەر بێ. پێویستی شکا پیاو دەکوژێت. شتەی بە پیاو کوشتن دێ. ئەو کێیە؟ عەلی. باش هاتی ڕۆڵە، باشیش دەڕۆی. اینجا لە هەر پیلانێکی دۆزەخیدا یەکێک دەبێتە قوربانی. چاوی خەڵک هەمووی لەسەر ئەو دەبێ. تاوانەکە دەخرێتە ملی ئەو. اینجا لەو بینە تاوانباری گەورەون دەبێت. قوربانیەکە کێیە؟ منم. تۆی کوڕم، تۆی. تۆی. هێشتا کەسێکی تر ماوە. چوارم کەس. کەسێکە بە درێژایی پیلانەکە بیرتیژە. ئاسان ڕووی خۆی بە هیچ کەسێک پیشان نادات. هەر کەسە و شتێکی تری پێ دەڵێ. هەموو کەسەکان ڕازی دەکات. وانییە؟ تەواو. جوان جوان سەیری نێو چاوانت دەکات. اینجا دەتخاتە ناو بۆسەکەوە. بەسە. ئەوە کێیە ڕۆڵە؟ کێیە؟ ئەوە ئاگری بن هەموو کایەکە. کێ ئەوە کێ؟ مامە بەسە. چاوت گەڕۆڵە. کێیە ئەوە کێیە؟ داوەکەیم پێ بڵێ. ئەو ڕۆژە بۆ یەکەم جار عومەردانینە بە شتێک کە هەرگیز لە باوەڕدا نەبووشتی وا بڵێ. ئەیشەن. لە کۆتاییدا شتێکی پێشبینیکرا ڕوویدا. یاخیبۆکانی ناوبەندیخانە و هاوکارانیان هەڵسان بە ڕووخاندن و ئاگرتێبەردانی بەندیخانە. ئەمەش کاردانەوەی پشتوولی دەکەوتەوە کە لە شەڕێکی سنووردارکراو دەچوو. عومەر ئەو ڕۆژە هەوڵی ڕاکردن و ڕزگارکردنی جانی خۆیەدا. بۆ دەرەوە. من چیم پێوتی؟ کارم لەگەڵ تۆ تاوە نەبووە. پێم نەوتی؟ ماما بەسەر بەندیخانیان داداوە. باسی ئێوە شاکردووە. چیان وتووە؟ وتیانە کاک ڕامز لە دەرگای پشتەوە بەنە دەرەوە. بەرەبەر وای وتووە. ئەمەر لەکوێیە؟ پۆلیسەکان بە دوای ئەمەرە بڕایان دەکرد. وتویەتی ئەمڕۆ ڕۆژی منە. ماما دۆزێک لەسەر خۆ. چی بووە؟ هێشتا دەمت هەرداخستووە؟ وابزانم خۆمان بیکەینەوە. خۆت بەچی دەزانی کوڕە؟ تۆ کێی؟ سەر و چاوت ئاوا دەیبڕن کە هیچ کەسێک نەتوانێت بتناسێتەوە.
دایە کە کوێرەکەی هەیتت ئەویش نەدناسێتەوە پاش ئەوەی کارەکەم تەواو کرد بوەستە دەیوێت شتێک بڵێ من کردم چیت کرد من دەستێکم کردووە پارەکانیشم شارەتەوە مام کوژە شوێنەکەت پێ دەڵێم دەوڵەمەند دەبی بەس مام کوژە تەواو بڵێ تەنها بە تۆ باوانە بڕۆن پیاوی عومەر پاشە هەموو ساڵە پیاو دەچوی ها ئێوە بڕۆن پێم بڵێ مرحبا كرم أحوالت بوستو قسمك أما تكن بو باراستوي خۆت ماندوومەکە ئارام بەوە هێزت لێرە بەکار مەهێنا لە دەرەوە پێویست پێی دەبێ تێگەیشتی چی دەڵێم کوڕم کاری تۆ لە بەندیخانە تەواو لە دەرەوە دەست پێ دەکاتەوە پێکدادانەکە ترسناک بوو چەندین کەس مردن 17 کەس تۆش یەکێکی لەوان لەبەرەوەی دەم و چاوی هەمویان تێکچ بوو ئێمە ژێکێ لە مردوەکانمان کردە عومەر تۆ باش ناناسی ئەمانە بەرامبەر ئێمە زۆر خراپن زۆر یەکەم جار دەمان کوژن اینجا دەمان بەخشن بەخشینی گشتی ئەم شەڕ و پێکدادانی لە بەندیخانە ڕوویدا بۆ ئیسماعیل سوودی هەبوو مەبەستم سوودی تۆی هەبوو دەڵێ چی؟ ئارام بە ڕۆڵە ئارام بە تاوەکو لێرە دەردەچی ناوت ئیسماعیل کۆڕکمازە ئیسماعیل لەو بەندکراوە بوو زۆری نەمابوو بەربێ خراپ کوژرا ئێمە شەندێ مەکیاجمان بۆ کرد و ئەومان کرد بە عومەر و تۆشمان کرد بە ئیسماعیل عومەر تۆ ئازادی ڕۆڵە من هەموو شتێکم تەرتیب کردووە نەخۆشخانەشم بۆ تەرتیب کردووە هەفتەیەک لەوێ دەمێنیتەوە ئێستاش تۆ ئازادی و دەتوانی بڕۆی تۆ دەدوت کە گەڕامەوە پێناسی من چی دەبێ ئەمە دواوانەمە بۆ تۆ ڕۆڵە لە کاغەزی گەڕانەوەی تۆ ئەمە نووسراوە خۆت بناسە تۆ چیتر نابیەوە ئەو کەسێک کە بێگومان بی لە هەموو کەسێک